باسەکە چۆن بوو یەک ئەوەی کە ئیدعای مەشروتە خوازی بە بێڕێبەر ئەمە ئیدعایەکە باشە من پێشتر بێەوەی کە بیرم لەوەی کردێتەوە هەر لێرە لە فەرمودەی جەنابت ڕاکە ئیشارەت بە نێوی دوو کەس لە تەورێز و یەکی دی لە وابزان بەختیاری بوو هەرچووی دیکە ئەوانە ئیشارە کرد ئەوانە بە نێوی ڕێبەران دەناسرێن و یا ناسێندراون ئەمە خۆی تەناقوزێک ڕەنگە زەرفی زەمانی ئەو مساحبەی ئێمە ئەو قسەکردنی ئێمە ئیجازە بەوەی نەدا کە من ڕای خۆم لەسەر مەشروعەکە بڵێن ئەمە زۆر بە کورتی دەیڵن ئیشارە دەکەم بەڕای خۆم وەکو خۆم من زۆر بۆ بەڵگە و دۆکیومنت و سەنەدی مەلموس دەگەڕێم کە بزانم ئایا مەشروعەیەک لە واقعی خۆیدا هەبووە یا ئەوەی کە ئەویش سناریۆیەک شانۆیەک شتێکی داڕێژراو کە ساز کراوە و لق و پۆپ و شاخ و بەرگی وێ خراوە و بۆ ئەوەی کە مێژوویەکی بۆ ئێرانێ ساز بکەن و بڵێن ئەو زەمانی کەمە دەزانینەوە چ وەختێکە کە نە تێکنۆلۆژیەکی وا هەبووە نە ارتیباتاتێک هەبووە نە ئەو تەبەقەی چینی مامناوەندی کە دەڵێن ئەوە ژێربنایەکە و هەڵگرێکە بۆ ئەوەی کە دموکراسیدا مەزرێ هیچ کام لەوانە لە مەیدانێ نەبوون خەڵکێکی بەتەواوی لێک پرش و بڵاو دەوڵەتێکی هەر نەبوو دەتوانی بڵێ هەر نەبوو نفوزی چەند دەوڵەتی یەک دوو دەوڵەتی زلهێز لە دەرێ ڕاو دەستێوەردانی وانێکی چی دیکە لەبەروەی مەجالم ئەوڕۆ نییە کە ئەمن بڵێم ئەکسەر و زۆربەی ئەو ئەکسانەی کە لە ڕووی وێوە دەڵێنەوە تا مەشروعە وابوو واچوو زۆریان ئەکس گەلێکی دەست تێوە بردرا و مەجعول و ئەوە بن دەستکرد بن یعنی هەروە بەبێ بەڵگەیەکی زۆر مەلموس ڕێ بە خۆم نادەم کە قبوڵی بکەم کە بڵێ ئەو جوڵانەوەی وەک چۆن دەڵێن ئاوا بۆ ئاوا هەبێ یەکێک هاتووە و تۆپی بە مەجلیسێوە ناوە و مەجلیسی نادەم ئەو زەمانیوە بەرتۆپاندا شتەکان زیاتر وەکو دەستکرد دەبینم بۆ خۆم وەک دەستکردی دەبینم بەو قەناعەتەی ناگەم کە ئەوە بەڕاستی وجودی هەبوو بێ یعنی جەناب ئاماژە بۆی دەکەیت کە ئەوان دیارە فارسەکانەوە بەشێک لە مێژووی خۆیان دەزانن و مەشروعەی زۆر شەرەت دەن و دوایە مەشروعەی مەشروعە و نازانم شێخ فەیزوڵڵاهی نووری و بە قەولی جەناب دەڵی تۆپیان بە مەجلیسەوەنا وەلی دیارە ئەو کاتی حکوومەتێکی مەرکەزی مقتدر نەبووە دیارە ئەو کاتی لە هەموو لایەکی ڕاتوانیویانە کابرا لەم شیرازە ڕاتوانێت بێتارانێک بگرێت دیارە قودرەتێکی متەمەرکز نەبووە ئەو کاتی ئەو باسە بەڵێ ئەوەی کە ئیشارە ببوورە ئەوەی جەناب دەڵێ یعنی شتەکە دەڵێ مێژوو ئەوە دووپات دەبێت و ئێستا مەسەلەن بۆ نمونە قانعی فەردێک دی ئەو مێژووی ئەوە بە دڵی خۆی دەنووسێت پێ دوای ئەو مێژوێژ ئەوان نووسراوەتەوە ئەرزت کەم ئەوەی کە حتا دێتە ئەو کودتایی کە ڕەزاخانی میرپەنج دەیکا لەوێ بەولاوە خەڵکەکەیمە لە بیریانە چۆن بوو ئی پێشویشان لە بیرە بەڵام ئەو حکوومەتەی کە بە عنوانی دەوڵەتێک کە سنوورەکانی دیارن کە ئەرکانی حکوومەتیەکەی معلومە کە ئەو هێزەی هەیە کە ئیدعا بکە بڵە سنوورەکانی خۆی ڕادەگرێ باشە وە زۆر پێداویستی دیکەی سازکردنی دەوڵەت و حکوومەتێک ئەدە و زەمانەیدا هەرچی لێ دەکۆڵێ و هەرچی بۆی دەگەڕێ نەک ئەوەی جواب دەیە بە تەبلیغاتیان هەرچی لێ دەگەڕێ و هەرچی دەی پشکنی ئەتۆ ئەو پێداویستیانە نادۆزیەوە لە تاریخی ئەو وڵاتەیدا لەبەرەوەی دەبێ بە چاوێکی تەواو ڕەخنەگرانە بە چاوێکی تەواو پشکنەرانە وەکو کەسێک کە لێ دەکۆڵێەوە نەک وەک کەسێک کە دەخوێنێەوە کتێب دەخوێنێەوە دەبێ ئاوا چاو لەو مێژوویە بکەیت و حتا ئەوەی ئەوڕۆ ڕادەبرێ ئەوەی ئەوڕۆ لەسەر شەقام ڕادەبرێ ئەتۆ دیسان دەبێ بە چاوی وریاییەوە تەمەشای بکەی ئایا چەندە دەستی تێدەبردرێ
ئایا چەندە دەستکاری تێدا دەکردەوە بۆ چمە بەست و مەرامێکە. هەر ئێستا ئێمە قسە لەوەی دەکەین کە ئۆستادی مامۆستای زانستگایە هاتووە لە پشت تریبونێکی تەلەڤیزیۆنی کوردیەوە بە ڕووهەڵماڵاویەوە دەڵێ کە ئەو زوڵانەوەیە وابوو واچوو وەگە کۆی دەکەیەوە سەر یەک تەمەشا دەکەی خۆی چۆ دەنێ و نافی شاری تارانێدا داناوە باشە خۆی دەوێدا داناوە و ئەو محیتی دەوروبەری خۆی کە چاوی لێ دەکا محیت تارانێ و هیچی دیکە بۆیە نەتیجە دەگرێت کە دەڵە ڕێبەرینیان جوڵانەوەیە. و من بۆ ڕەدی ئەو ئیدعایەی میسالی کوردستان و بەلوچستانی دێنمەوە چۆن ڕێبەرینێ ئەوەنێ بەلوچستان ڕێبەری هەیە و معلومە و ناسراوە و قسە دەکا و هەموو هەفتان دێتە مەیدانێ و خەڵکیش ئەوەنێوە دوای دەکەون. جا لەبەرەوەی ئەگەر کار بێتە ئەوەی کە بابەتی باسەکە بێتە ئەوەی کە ئاور لە مێژوو بدەینەوە مێژووی ئێران حتا مێژووی وڵاتی خۆمان کوردەواری خۆمان دەبێ بە چاوێکی تەواو واقع بینانەوە و بە وریایەکی تەواوەوە بچینە بنج و بناوانی ئەو ڕووداوانە و بە ئینتقادەوە بە دیدی ئینتقادیەوە چاو لە مجموعی ئەو شتانەکەین کە بۆ ئێمە نووسراوە یا بۆ گەلەکانی دیکە نووسراوە و ئەوەی کە نێویان ناوە تاریخ. میوانانی بەڕێز خۆشەویستان لەگەڵ بەڕێز کاک سەلاحەدین وەهابپوور دانیشتوین و باسێک لەسەر ڕێبەری ئەو جوڵانەوەیە دەکەین کە ئێستا لە حاڵی حازردا لە کوردستان و لە هەموو ئێران لە ئارادایە. کاک سەلاحەدین ناسراو بە کاک سامڕەند یەکێک لە تێکۆشەرانی دیێرینی کووردە کە ساڵانێکی زۆر خەبات و تێکۆشانی هەبوو پێشتریش لە نێو حیزبی دموکراتدا بەرپرسی دوو گۆڤاری تێکۆشەر و 26 سەرماوەز بووە. کاک سامڕەند دێرەدا دەبینی جەنابەت ینی ناڕاستەوخۆ تەبلیغ بۆ کەسایەتیەک دەکرێت ینی دانێ بڵەن بێڕێبەرە و لە نەکاوڕاوەختێکی کە وەختی هات بڵێن ئەوەیە ڕێبەرەکە بەڵام ڕێبەرەکە دەبینی ئەمن وای دەبینم بڵێ چۆن بڵێ تێچوویە و تەلەڤیزۆنانە دەدا لە پشتی ئەو تەلەڤیزۆنانە نیرویەکی ناردووە ئۆتاقی فکرێکی دروست کردو خەڵکان دێنێ و دایانێرێ و تەلەڤیزۆنانە و حەز دەکەم هەمویان دەگەڕێنەوە سەر یەک شخصیە من ئەوای دەبینم. مەمنونم. وەکو جەماعبەندی باسەکەی سوالەکەوێ ڕێبەر دەڵێن نییە دەڵێن ڕێبەری نییە ئەم حرەکەتە ئەمش دەڵم ڕەنگە ئەوە بۆ مرکز بۆ ناوەند بۆ تاران ئەوە شامل بێ ئەوە ڕەنگە سادق بێ لەوێ. ئەما بۆ کوردستان وانێ کوردستان ڕێبەری هەیە و ڕێبەرایەتی کردنی هەیە لە بەلوچستانیش کە ئەو دوانە دوو کۆڵەکەی ئەسڵی و بەقەوەتی ئەو حرەکەتی ئەو جارن لەوانە ڕێبەری هەیە. ئەما دیسان ڕۆژۆ بە فەرمودەی جەنابەت دەکەمەوە وەکو دەفەرمووی بەڵێ بەعزێک لەو مێدیانە شاید لەوانەیە احتیمالەن بەرژەوەندی خۆیان دەوەی دابێ وەکو فەرموود لەوانەیە هەر بەو هەوایە یا بەو تەسەورەی کە بەڵێ ڕێبەرێک نییە و نابێ هەبێ و با نەبێ و ینی ڕێبەر نەبێ باشە تا وەزعەکەی دەبەنە پێشێ تا لە پڕا ئەو کاندیدای خۆیان کە هەیانە و ئەو کەسەی بۆ خۆیان پێیان وایە و ئەو بودجەیە بۆ سەرف دەکەن لە ڕێی مێدیاوە و لە ئاستێکی فراوانتر لەوەی کە لە شەقامەکان ڕادەبرێت لە دەرێڕا لە وڵاتانی دەرێڕا یا لە پرۆژەیەکی گەورەتردا لە پڕ کەسایەتیەک فێگورێک دەستەڵاتێک بێن و زاڵکەن سوارکەن بەسەر وەزعەکەی داوە بەروبەرهەمی خۆیان لەو فێڵی لەو تاکتیکەی بەروبوومی خۆیان بچنەوە. هەر بۆیەش دروشمەکانیان وا تەنزیم کردو چوارچێوەدارن تەمەشای دروشمەکانی جوڵانەوەی کە هەموو دروشمێکن کە بە مهندسی پێشوەعدەوا دانراوە کە لە چەند وشەی مەحدود و بڕێک ناڕوون و زۆر عام لەوەی زیاتر تێنەپەڕی خواستی کۆنکرێت خواستی مشەخەز نەهێنێ گۆڕێ خواستی نەتەوە و نەتەوەکان نێتە گۆڕێ یا خواستی زۆشتی کۆمەڵایەتی مەسەلەن ژیان مەعیشەت ئەوانە بانێتە گۆڕێ فەقەت هەمووی بچووکەنەوەدا
مەسەلێکی بچووکدا مەسەلەن بڵێن لەچکە یەک دەفەکە ئاخۆن بەو نەتیجەی گەیشت کە بێ بڵێ باشە با لەچکە ئازاد بێ ئەو دەم ئاو بە ئاوریدا بکرێ و دەوەیدا زۆر کەس بەرژەوەندیان هەیە زۆر کەس دەزانن لە پشتی سەحنەوە لە ڕێبەریکردنەوە لە پشتی پەردەوە چۆن هیدایەتی وەزعەکەی دەکەن کە هەر کەسە لە غەمی وەیدایە کە بەرووبووی خۆی بچنێتەوە یا بە قەولی دەڵێن لەو لبادەی کەواڵێک بۆ خۆی سازکە ئەوە بە زمانێکی ئیستیعارە ئەوم عەرز کردی وەخت زیاتر بێ مەمنونم وەخت زیاتر بێ زیاتر دەتوانین فاکت بێنینەوە و دەلیلی زیاتر بۆ باسەکەی بێنین بەدڵنیایی زۆر سپاس کاک سامڕانگیان سپاس کە لەگەڵم بووی ئەو ڕۆیەوارێ هیوادارین ئەو جوڵانەوەیش بە زووی دەستکەوتیە بێ گەرچی دڵنیامە تا ئێستاش دەستکەوتی زۆر بووە خۆشەویستان ئەوەی کە بیستتان و بینیتان بەشێک بوو لە بیرۆبۆچوونەکانی کاک سامڕەندی خۆشەویست هەروەها ڕێزیان بنی کاک فەلاحەدینی وەهابپوور یەکێک لە تێکۆشەرانی کورددا تێکۆشەرانی دێرینی کورددا کە ساڵانێکی زۆر خەباتی کردووە و ئێستاش هەر خەبات دەکاوێشێک لە نووسەر و بڵێن کەسە بە ناسراوەکانی کورددا هیوادارین ئەگەر تۆی بینەریش حەزت لێ بێ و پێت خۆش بێ بیر بۆ چوونەکانی خۆت بگەێنی بە کۆمەلگای کوردی ئەمن مام کوردنژاد دەتوانم لە خزمەتتدا بم و ئێوارەیەکی پێکەوە دانیشین و باسێکی دۆستانە بکەین لەسەر بابەتەکانی ڕۆژ دیشان سپاس کاک سامڕانگیان سپاس بۆ بوونت و هەرماندوونت بێ و ساغ و سڵامت بمێنی دەستخۆشی لە جەنابیشت دەکەم مامپۆر نژاد کە ئەو بەرنامەیەت ڕێک خستۆ زۆر بەپیت و بەرەکەتە بەرنامەی ئاوە مەمنونم هەروەها لە بینەرانی خۆشەویست و بەخواتان دەسپێرم زۆر زۆر سپاس زۆر سپاس